هێرشکردنە سەر فەرمانبەرانی دەوڵەت 14 دۆسیە تۆمار کراوە. دەسوەردان لە کاروباری دادگا 4 دۆسیە تۆمار کراوە. کوشتن بە ئانقەس 3 حاڵەتی کوشتنمان هەبووە لە ئەم 6 مانگەی پێشوە. خۆ کوشتن 1 حاڵەت هەبووە. هەوڵی کوشتن 11 حاڵەت. لێدان بە ئەنقەس 61 حاڵەت هەبووە. هەڕەشەکردن 23 حاڵەت هەبووە. جنێودان و قسەی ناشرین 18 حاڵەت هەبووە. فێڵکردن 23 حاڵەت هەبووە. تاوانی تێکدانی عقار و گواستنەوە 9 حاڵەت هەبووە. دەست بە سەراگرتنی چەکی بێمۆڵەت 9 حاڵەت هەبووە. یاسای بەخێوکردنی منداڵانی بێسەرپەرشت 1 حاڵەت هەبووە. هاوسەرگیری لە دەرەوەی دادگا 13 حاڵەت هەبووە. یاساکانی باری کەسێتی 1 حاڵەت هەبووە. ڕووداوی هاتوچۆ و مردن 4 حاڵەت هەبووە. ڕووداوی هاتوچۆ بریندارکردن 38 حاڵەت هەبووە. لێخوڕنی ئۆتۆمبیل بەبێ مۆڵەت 13 حاڵەت هەبووە. خراپەکارهێنانی ئامێری پەیوەندی 5 حاڵەت هەبووە. تاوانی لەشفرۆشی لە سنووری پارێزگاکە نییە و تۆمار نەکراوە. توندوتیژی خێزانی 44 حاڵەت هەبووە. هێرش بەسەر ڕۆژنامەنووسان هیچ شتێک تۆمار نەکراوە و نییە. سکاڵای ڕۆژنامەنووسان کە پەیوەندی بە کارەکەی وە هەبێت 4 حاڵەت هەبووە. بڕیاری ژمارە 5 پەرلەمان 5 حاڵەت هەبوو. تاوانەکانی تر کە جۆراوجۆرن 19 حاڵەت هەبوو. و کۆی گشتی ئەو کەسانەی کە لەسەر ئەو دۆسیانە دەستگیرکراون لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە 198 کەس بە تۆمەتی جۆراوجۆر لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە دەستگیر کراون.